سڵاتان لەبێ ئەم هەفتەیەش بە کۆمەڵێک بەڕگە و بابەتی نوێی ئابووریەوە هاتوونێتە خزمەتتان. لە ئەمریکاوە دەست پێەکەین ئەمریکا و چین وەک گرنگترین دوو هاوبەشی بازرگانی ئەوروپا دیاریکران لە ساڵی ڕابردوودا بە پێڕوونکردنەوەی فەرمانگەی ئاماری ئەوروپا لە ساڵی 2016دا 28 وڵاتی ئەندامی یەکێتی ئەوروپا بە کۆی گشتی بڕی 4 تریلیۆن و 855 ملیۆن یۆرۆ بەرهەمیان هەناردە کردو لەو بڕەش 3 تریلیۆن و 110 ملیارد یۆرۆی بۆ وڵاتانی یەکێتیەکە بووە. ڕاگەیان لە ساڵی 2016دا ئامێرەکانی گواستنەوە بزوێنەرەکان بەرهەمە پیشەوی کیمیاویەکان لە ڕێزیە و بەرهەمە سەرکیانەدا بوون کە لەلایەن یەکێتیەکەوە بازرگانیان پێوەکراوە. فەرمانگەی ئاماری ئەوروپا ئەوەشی ڕوونکردەوە هەر لە ساڵی ڕابردوو ئەمریکا بە قەبارەی بازرگانی 610 ملیار یۆرۆ و چین بە قەبارەی بازرگانی 515 ملیارد بەردەوام بوون لەوەی دوو گرنگترین هاوبەشی بازرگانی یەکێتی ئەوروپا بن. لە دوای ئەوانیشەوە هەرێک لە سویسرا بە 264 ملیار یۆرۆ، رووسیا بە 191 ملیار یۆرۆ، تورکیا بە 145 ملیار یۆرۆ و ژاپۆن بە 125 ملیار یۆرۆ بازرگانیان لەگەڵ یەکێتیەکەدا کردووە. کۆتایی هەفتە کۆمپانیای سامسۆنگی کۆری لە نیویۆرک مۆبایلی هۆشمەندی گەلاکسی S8 خستە ڕوو. ئەوەش پاشکستێکی گەورەی ئەو کۆمپانیایە هات بۆی گەلاکسی نۆتی حەوت تووشی بوو. جاستن دینسۆن جێگری سەرکی کۆمپانیای سامسۆنگ لە کاتی ڕاگەیاندنی بەرهەمنوێتی سامسۆنگ کە پێگاتۆ لە گەلاکسی S8 و گەلاکسی S8 پڵاس ڕایگەیان لە 21 نیسانەوە ئەم دوو بەرهەمە نوێ دەخرێنە بازاڕەوە هەوادارانی ئەم جۆرە مۆبایلە دەتوانن بیان کڕن. ڕاشی گەیاند ئەم جۆرە نوێی مۆبایلی سامسۆنگ جیلێکی نوێی پێشکەوتووە لە دیزایانی مۆبایلی هۆشمەند. ئەم دوو بەرەمەی سامسۆنگ شاشەکەیان بە قەبارەی 5.8 و 6.2 کراونەتە بەردەستی کڕیاران و پێگاتێکی سەرنج ڕاکێشیان هەیە. ئەوە جگە لە کامەرایەکی بێز کە کوالەتی 4K هەیە. هاوکات شێو تەڕیکاری لێ ناکات و لە ڕێگەی چاو و پەنجەمۆر و کۆدەوە پارێزگای لە دەتاکانی ناو مۆبایلەکە دەکرێت. پێگاتێکی تری جیاوازی ئەم مۆبایلەوەیە لەلایەن کۆمپانیای سامسۆنگەوە پشتیوانی زانیاری لێ دەکرێت هەر کاتێک خاوەنی مۆبایلەکە پێویستی بە زانیاری لەسەر مۆبایلەکە هەبێت. دوای شکستی سامسۆنگ لە بەرهەمێنانی گالاکسی نۆتی حەوت چاڕوان دەکرێت ئەم بەرهەمنوێی سامسۆنگ بازاری ئایفۆن لاواز بکات و ڕکابەریەکی بەهێز دروست بکات لە نێوان ئەو دوو کۆمپانیای گەورەی بواری مۆبایل. بەپێی ڕەشنووسی ڕاگەیەنراوی ڕۆژنامەوانی لیژنەی وزاری هاوبەشی نێوان وڵاتانی بەرهەمێنەری نەوتی ئۆپیک و دەرەوەی ئۆپیک پێشنیار کراوە بە درێژکردنەوەی وادەی ڕێکەوتنامەی سنووردارکردنی بەرهەمی نەوت بۆ ماوەی 6 مانگی. ئازار لە کوێیت وەزیرانی نەوتی وڵاتانی ئۆپیک و دەرەوەی ئۆپیک بەسەر پەرستی وەزیری نەوتی کوێیت کۆبوونەوە و بەپێی ڕاگەیاندراوەکە وەزیرانی بەشدار لە کۆبوونەوەگە دڵخۆشی خۆیان دەربڕیوە بە پابەندبوونی وڵاتانی بەرهەمێنەری نەوت بەکەمکردنەوەی ئاسی بەرەم بەڕێژی لە 100%. وڵاتە بەرهەمێنەرەکانی نەوت پێگاتون لە 11 وڵاتی گەورە بەرهەمێنەر کە رووسیا لە نێوانیاندایە پێشتر ڕێکەوتن لەسەر ئەوەی ڕێژەی 1,800,000 بەرمیلی ڕۆژانە ئاسی بەرەمیان کەم بکەنەوە. لە ئێستاژە خواز لەسەر ئەوەی هەیە ئەم ڕێکەوتنە بەردەوام بێت. لە میانەی کۆبوونەوەکەدا ئەلێکساندەر نۆڤاک وەزیری نەوتی رووسیا ڕاگەیان 158,000 بەرمیلی ڕۆژانە نەوتیان کەم کردووەتەوە تا کۆتایی مانگ ئاستەکە دەگاتە 200,000 بەرمیل. هاوکات عێراقیش پابەندە بەکەمکردنەوەی ئەو پشکە لە بەرهەم کە بۆی دانراوە. بانکی ناوەندی عێراق ڕایگەیان پێشنیاری دەرکردنی سەنەدی نیشتیمانی یان بە 5 بڕی جیاواز کردووە بە جۆرێک لە بری گرنتی وەرگرتنی قەرز سەنەدەکان کاریان پێ بکرێت. بانکی ناوەندی عێراق ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ڕاگەیان پێشنیاریان کردووە سەنەدی نیشتیمانی دەربکرێت لە بری وەزارەتی دارایی بە پێگاتەی 5 بڕی جیاواز کەویست 100,000 و 250,000 و 500,000 و 1 ملیۆن دینار
ڕاشیگەیاند ئەم سەنەدانە بڕەکەیان پێگاتووە لە 1 تریلیۆن دینار و بەسوودی لە سەدا 8 ساڵانە لەگەڵ کۆبوونی ساڵانە بۆ ماوەی 2 ساڵ لە سەردای مانگی نیسانەوە وادەکەیان دەست پێ دەکات. بانکی ناوەندی عێراق لەبارەی شێوازی بەهای سەنەدەکانەوە ئەوەی ڕوون کردووەتەوە پێویستە بانکەکان و وڵاتیان پێویستیەکانیان لەگەڵ کۆپیەکی پێناسی باری شارستانی پێشکەشی بانکی ناوەندی بکەن و دەڵێت ئەم سەنەدانە دەدرێتە هاوڵاتیان و دەتوانن ئاسانکاری بکەن لە پێدانی قەرز یان هەر مابڵێکی دیکە پێویستی بە گرنتیە بێت لەگەڵەوەش دەتوانرێت لە بازاڕی بۆرسەی عێراقی کڕین و فرۆشتنی پێوە بکرێت و بانکی ناوەندی عێراقی فرۆشتنی سەنەد وەک ڕێگایەک بەکاردێنێت بۆ زیادکردنی پارەی نەختینە و شانەوەی پارە لە بازار ئەوەش لە پێناو پڕکردنەوەی کوردێنانی بودجەکە بۆی داوازەی نرخەوە تووشی هاتووە. لە هەرێمی کوردستان ئاستی بەرهێمنانی کێڵگەی نەوتی تەقتەق بۆ 18,000 بەرمیلی ڕۆژانەدا دەبەزێت و بەرە وشکبوون دەچێت. عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردووەتەوە ئاستی بەرهەمی کێڵگەی نەوتی تەقتەق لە 140,000 بەرمیلی ڕۆژانەوە دابەزیوە بۆ تەنها 18,000 و بەرە وشکبوون دەچێت. عەلی حەمە ساڵح ئاماژە بۆش دەکات کێڵگەی نەوتی تەقتەق پێشتر ڕۆژانە بڕی 140,000 بەرمیل نەوتی لێ دەرێنرا بەڵام بۆی فشار لێکردنی زۆر ئەو بڕە بۆ 18,000 بەرمیلی ڕۆژانە دابەزیوە. بەوتێ و پەرلەمانتارش لە 3 مانگی داهاتوودا کێڵگەی نەوتی تەقتەق بە تەواوی وشک دەگات. ئەوەندامی پەرلەمانی کوردستان دەژڵێت بە وشکبوونی کێڵگەی نەوتی تەقتەق نەوتی ژێردەسەڵاتی یەکێتی تەنها 5,000 بەرمیل کێڵگەکانی گەرمیان دەمێنێتەوە پارتیش دەسەڵاتی بەسەر 650,000 بەرمیلدا دەبێت. وتەکانی عەلی حەمە ساڵح لەبارەی کێڵگەی نەوتی تەقتەق لە کاتێکدایە پێشتریش گۆران ئازاد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی ڕاگەیان بۆی فشاری وەزارەتی سامان سروشتیەکان بۆ دەرێنانی بڕێکی زیاتر لە نەوت ئاسی نەوتی کێڵگەی تەقتەق ڕۆژانە بەرەو کەمبوونەوە دەچێت و تا ئاستی وشکبوون کێڵگەکە هاتووە. بەڵێ ئەمە کورتەیەکی هەواڵەکانی هەفتەی ڕابردوو بوو یان گرنگترین لە هەواڵەکانی هەفتە بوو دەچینە بەرگەی جیاواز لە هەواڵ. بەڵێ بڕگەی جیاواز لە هەواڵ بڕگەیەکی تایبەتمان بۆ ئامادەکردوون لەسەر جیهانی مۆبایل و ئامێرە هۆشمەندەکان کێستا بوونەتە پێویستیەکی گرنگ بە پێی لێکۆڵنەوەیەک لەلایەن پەیمانگای IHS مارکێتی جیهانیەوە کراوە مۆبایل و ئامێرە هۆشمەندەکان بۆ ساڵی 2020 بە ڕێژێکی زۆر بەرفراوان زیاد دەکەن تا ئاستی ئەوەی ژیانی مرۆڤەکان داگیرەکەن بە جۆرێک تا ئەو کاتی ڕێژەی مۆبایل هۆشمەندەکان واتە تا ساڵی 2020 دەگاتە 6 ملیار ئامێری هۆشمەند. بەڵێ ئێمە کۆمەڵێک ئینفۆگرافیکمان ئامادە کردووە لەسەر مۆبایلە هۆشمەندەکان لەو بارەوێسە کۆمەڵێک دیارە مۆبایلی هۆشمەند لە نێوان ساڵی 2016 بۆ 2020 ئەمە بەپێی ئاماری IHS مارکێت کە ماوپەڕێکی جیهانیە کۆی گشتی ئامێرە هۆشمەندەکان لە ساڵی 2015 ئەواتەوەی لە ساڵی 2015 پەیوەست کراوە بە ئینتەرنێتەوە لەو ڕێگەیەوە داتاکانیان وەرگرتووە 8.1 ملیار ئامێر بووە. بۆ ساڵی 2016 ئەم ئامێرە هۆشمەندەکان واتە ئەو بۆ نمونە تابلێتە مۆبایلە کۆمپیوتەرە یاواتە ئەو ئامێرانەی کە هۆشمەندن یان ینی زیرەکن کە لای خۆمان پێ وڵێت زیرەکیان پێوترێ ساڵی 2016 ژمارەیان 4 ملیار مۆبایلە واتە لە ناو ئامێرە هۆشمەندەکانە 4 ملیار مۆبایل بوونی هەیە. تێچوون واتە لە تێچوونی ئەم ئامێران ئەم 4 ملیار مۆبایلە 54 ملیار دۆلارە. بەڵێ مۆبایلی هۆشمەند بۆ ساڵی 2020 پێشبینی ئەم پێگە بەناوبانگە ئەوەیە
کە لە 4 ملیارەوە ئاستەکەیان بەرزە بێتەوە بۆ 6 ملیار مۆبایل. ڕاستی ڕێژەیەکی زۆر زۆرە. تێچوون واتە لە 54 ملیار دۆلارەوە تێچوونی ئەم ئامێرانە ئەگاتە 74 ملیار دۆلار. ئەمە پێشبینی ئەم پێگەیە واتە پێگەی IHS مارکێت کە پێگەیکی جیهانیە پێشبینی کردووە تێچوونی بۆ 74 ملیار بەرز بێتەوە. ئەمە ئامارێکە لەلایەن پێگەی ستاتیکەوە کراوە جیاواز لەو ئامێرانی پێشوو لەو ئامارانی پێشوو کردمان واتە بە پێی ساڵە 2014 تا 2020 ژمارەی بەکارهێنەرانی مۆبایلی بە ملیار ڕیز کردووە. ساڵی 2014 ملیارێک و 57 ملیۆن کەس مۆبایلیان بەکارهێناواتە هەڵگری مۆبایل بوون. ساڵی 2015 ئەم ڕێژەیە بەرز بووەتەوە بۆ ملیارێک و 86 ملیۆن کەس کە مۆبایلیان بەکارهێنراوە کە بەکارهێنەری مۆبایل بوو. ساڵی 2016 بە هەماشێ ڕێژەکە زۆر جیاوازتر بووە کە کردوێتی 2 ملیار و پوینت 1 ملیۆن کەس واتە 2016 بەو ڕێژەیە زیادی کردواتە ساڵ بە ساڵ ڕێژەکە زیادەکە. بۆ 2017 ڕێژەکە زیاتر بووە بە ڕێژەی 32 ملیۆن کەس واتە 32 ملیۆن کەس لێوان 2016 و 2017 زیادی کردووە کە کاتە 2 ملیار و 32 ملیۆن کەس واتە 2 ملیار و 32 ملیۆن کەس لە ساڵی 2017 ئەم ڕێژەیە پێشنیار کراوەتە تا ساڵی 2016 ڕێژەکە سابت بووە بەڵام لە ساڵی 2017 ئەم ڕێژەیە زیاترەکە بۆ 2 ملیار و 32 ملیۆن کەس. 2010 پێشبینیەکە زیاتر ئەڵێ ئەم پێگەی ستاتیک باسیەکە ئەگاتە 2 ملیار و 53 واتە 20 ملیۆن کەسی تریش مۆبایل سمارتفۆن مۆبایل یا مۆبایلی هۆشمەند بەکارهێنن. لە ساڵی 2019 ڕێژەکە زیاترەکات ئەگاتە 2 ملیار و 71 ملیۆن کەس واتە ئەوەندە کەس ئاستی بەکارهێنانی مۆبایل زیادەکە. بۆ ساڵی 2020 ڕێژەی بەکارهێنانی مۆبایل نزیکە بێتەوە لە 3 ملیار کەس واتە بە دەقیقی ئەگاتە 2 ملیار و 87 ملیۆن کەس لەسەر زەویە ئەبنە ینی بەکارهێنەری مۆبایلی هۆشمەندە و مۆبایلانەی کە بە سیستەمی ئەندرۆید یا بە سیستەمی iOS کە تایبەتمەندی کۆمپانیای ئەپڵیان هەر سیستەمێکی ترکە بەکارێت دواتە ئەو مۆبایلانەی کە ئەگەر بڵین لەمسن یا جۆرە لە جۆرەکان ئامێری زیرەکن. داهات و فرۆشی مۆبایلی هۆشمەند بۆ ساڵی 2020 ئەم ڕێژەیە پێشبینی کراوەواتە پێشبینیەکرێ بۆ 2020 ئەم ڕێژانە بەرز بێتەوە. مۆبایل داهاتەکەی بەس تەنها مۆبایل لەنا ئامێرە هۆشمەندەکانە بەس تەنها مۆبایل ئەگاتە 355 ملیار دۆلار واتە داهاتی مۆبایل داهات یان فرۆشی مۆبایل ئەوەندە ئەخەمڵێنرێت و ئامێرەکانی پەیوەندی واتە ئەو ئامێرانی بۆ پەیوەندی بەکاریان ئەگاتە 7 ملیار و پوینت 500 ملیۆن دۆلار. پشکی فرۆشی مۆبایل لە کۆی ئامێرە هۆشمەندەکان خۆتان ئەزانن ینی ئامێری هۆشمەند بۆ منە کۆمپیوتەر ئەگرێتەوە باسمان کرد تابلێت ئەگرێتەوە هەر شتێک ئەگرێتەوە کە هۆشمەندە یا زیرەکە ئێستا لەم سەدەیە زۆر باسیەکرێ. پشکی فرۆشی مۆبایل لە کۆی ئامێرە هۆشمەندەکان لە ساڵی 2010 لە سەدا 7 بووە بەڵام بۆ ساڵی 2020 پشکی فرۆشی مۆبایل لە کۆی ئامێرە هۆشمەندەکان ئەگاتە لە سەدا 60 واتە لە سەدا 7 تەجاوزەکە بۆ لە سەدا 60 کۆی ئامێرە هۆشمەندەکان. بەڵێ دیارە ئێمە دوو کۆمپانیای زۆر بەناوبانگمانەیە وەکو لە هەواڵەکانیشا باسمان کرد کە هەمیشە لە ڕکابەریدان هەموو ینی هاوڵاتیانی جیهان زۆر هەواداری ئەم دوو کۆمپانیوش کۆمپانیای ئەپڵی ئەمریکی و سامسۆنگی کۆریا. سامسۆنگ ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بەرهەمی نوێی ئایفۆنی S و S پلەسی خستە S8 و S پلەسی خستە بازارەوە
ببورن گەلەکسی بەناوباکترین مۆبایل هۆشمەندەکانی ژیان 20 دانە ڕیز کراون بەڵام لە تۆپی ئەواندا دواهەمینیان ئایفۆنی حەوت بوو یەکێکە لە بەرهەمە سەرنج ڕاکێشەکان کە توانایەکی زۆر بێزیە کامێرایەکی کوالەتی بەرز و خێراییەکی بەهێزی هەیە جگە لە جیاوازی هیتفۆنەکانی کەم ساڵ ئەپڵ گۆڕانکاری تیا کرد هیتفۆنەکانی لە وایرەوە کرد بە هیتفۆنی وارلێس تێچوونی دروستکردنی یەک مۆبایلی ئایفۆنی حەوت کە دوا بەرهەمی ئەپڵ بوو $223 بوو بەڵام نرخەکەی لە بازاڕە کردیا بە $769 فرۆشرا ئەچینە لای گالاکسی بەڵێ بەرەمی دواتر زۆر باشە سامسۆنگ گەلاکسی 8 کۆتا بەرهەمی کۆمپانیای سامسۆنگی کۆری بوو کە ڕۆژی چوارشەممە ئەو بەرهەمەیان خستە ڕوو یەکێکە لە نوێترین زنجێرە مۆبایلەکانی سامسۆنگ بە پەیزانیەرەکان چوارچێوێکی سەرنجڕاکێش و وەخسیانە ڕووس چوارچێوێکی سەرنجڕاکێش و شاشەیەکی گەورە ینی دروست کراوە هاوکات دووسیمە کامێرایەکی بەهێزی هەیە 21 مانگ ئەکەوێتە بەردەستی هەوادارانی ئەمەش ڕکابەرێکی زۆر دروستەکە لە نێوان کۆمپانیای ئەپڵ و کۆمپانیای سامسۆنگی کۆری وەک پێشبینیەکرێ نرخی ئەم مۆبایلە هەتاسە دیاری نەکراوە بەڵام پێشبینیەکرێ لە $869 بێت. بەڵێ چینە ئەمە گرنگترین زانیاریەکان بوون لەسەر ئەم بەرگەی بەرنامەکەمان ئەچینە بەرگەی داهاتوو و تەوەرەی هەفتەمان هەیە بە دڵنیاییەوە لەسەر شەفافیەتی نەوتە زانیاری گەنجمان لایە. دووبارە سڵاو سەرباری ینی دەیان گومان و ناومێدی لەسەر پرسی نەوت و هێشتاش ئومێدێک نییە بۆ ڕوونکردنەوەی پرسی نەوت لە بەرهەمەوە هەتا هەناردەکردن و کۆی پرۆسەکانیتر بە گوێرەی ئاماژەکانیش ئێستا لە بەردەستان پرسی نەوت زیاتر ناڕوونە بە تایبەتی کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بەێنانی دوو کۆمپانیا بە ناوی دیلۆیت و کۆمپانیای ئێرنس ئاید کە دوو کۆمپانیای تایبەتن بە بواری وردبینیکردن و بواری ینی لێکۆڵنەوەی دارایی من کۆمەڵێ گرافیکم ئامادە کردووە لەسەر نەوتی هەرێمی کوردستان کە لەسەر شەفافیەتی نەوتی هەرێمی کوردستان پێم خۆشە بۆ ئێوەیان بخەمە ڕوو بەڵێ دیارە زۆر باشە هەرێمی کوردستان هەتاوکو مانگی یانزەی ئەم ساڵ ینی راپۆرتی بڵاو کردوێتەوە ئێمە تیشکمان سوەتە سەر راپۆرتەکانی خۆی واتە ئەمە ئەرقامی راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکانە بۆ تا مانگی نۆ واتە لە مانگی یانزەیە ئامارەکانی مانگی نوێ بڵاو کردوێتەوە مانگی ئەیلول لە مانگی تەمموزدا واتە لە مانگی حەوت ئێمە سێ مانگی کۆتایی چارەکی کۆتایی ئەمساڵان بۆ هەڵبژاردوون لە مانگی تەمموزدا بەرهەمی پوختی هەرێمی کوردستان واتە ئەو بەرهەمەی لە کێڵگەکانی هەرێمی کوردستانەوە بەرهەم هاتووە 572,772,000 بەرمیل بووە ئەمە بە ڕێژەی ناوەندێتی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان هەناردەی نەوتی هەرێمی کوردستان 510,813 بەرمیل بوواتە لە کۆی 572,772 بەرمیلی ڕۆژانە هەناردەی نەوت 510,813 بەرمیلی ڕۆژانە بووە پاڵاوتن و فرۆشتنی ناوخۆ 61,000
هاوتن و فرۆشی ناوخۆ 956 بەرمیل بووە. ئەمە بۆ مانگی تەمموز بەم شێوە بۆ بەرهەمی پوخت هەناردە و پاڵاوتن ڕۆژانە و لە مانگی ئابا ئەم بەرهەمەواتە بەرهەمی پوختی کێڵگەکان کەمی کردو بۆ 476 بەرمیل و هەناردەی نەوت بۆ 448,033 بەرمیل کەمی کردووە و پاڵاوتنی نەوت واتە ئەوەی چووە بۆ پاڵاوگەکان 31,013 بەرمیل بووە. بە هامان شێوە لە مانگی ئەیلولدا دیارە بەرهەم زیادی کردووە 562,878 بەرمیل بەرهەمی پوخت لە کێڵگەکانەوە بەرهەم هاتووە. هەناردەمان ئەتە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان 505,421 بەرمیل بووە و ئەوەی چووە بۆ پاڵاوگەکان واتە لە پاڵاوگەکان و فرۆشی ناوخۆ 57,457 بەرمیل بووە. ئەمە ئاماری کۆتا ئاماری وەزارەتی سامانە سروشتیەکانە کە بەپێی کێڵگەکان ڕایگەیاندووە واتەمانی تەمموز و ئابوو ئەیلول. بەڵێ زۆر باشە. ئێمە لە هەرێمی کوردستان لە ماوەی لە 2023ەوە نەوت ینی پێش 2023 نەوت بەرەمات و بەڵام لە 2023ەوە پرۆسەکە زۆر فۆرمەڵ بواتە فەرمیەتی وەرگرتووە. بەڵام لەو کاتەوە تا ئێستا گەورەترین کێشەی شەقام پەرلەمانتاران و چالاکان و ڕێکخراوەکان ئەوە بووە کە ناشەفافی لە پرۆسە نەوتیەکانە هەیە. شەفافێت لە پرسی نەوت و کۆمپانیەکانی وردبینی و ئەم دوایش ئەبینیم دوو کۆمپانیای وردبینی هاتارێمی کوردستان. ئێمە لێرە ئەو ینیش بابەتی شەفافێتمان کردووە بە دوو ینی مەوزوعەوە. یەکەمیان پێش پەرلەمانی کوردستان واتە پێش ئەوەی پەرلەمانی کوردستان پەک بخرێ، دووەمیان دوای پەکخستنی پەرلەمانی کوردستان ئەچینە سەر قۆناغی یەکەم کە پێش پەکخستنی پەرلەمانی کوردستانە. لەم قۆناغەداواتە لە دوای 2023ەوە 40 کۆمپانیای نەوتی لە 30 وڵاتەوە هاتوونەتە هەرێمی کوردستان. دواتر ژمارەم گرێبەسانە بۆ 57 گرێبەست بەرزبووەتەوە بەپێی ئاماری وەزارەتی سامانە سروشتیەکان کە لە پێگەی وەزارەت ئاشکرا کراوە. لەم قۆناغەداواتە لە دوای 2023ەوە 40 کۆمپانیای نەوتی لە 30 وڵاتەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بۆ بەرهێنانی نەوتی. بەڵام دواتر ئەم ژمارەیە ڕێژەکەی بەرز بووەتەوە بۆ 57 گرێبەستی نەوتی ینی لە هەرێمی کوردستان ڕێژەکە بەرز بووەتەوە و ئێستاش دواتریش ینی گرێبەستی غازی کراوە لە هەرێمی کوردستانە. لەم ماوەیەدا ئەوەی زۆر گرنگ بێ گرێبەستی 50 ساڵەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا لەگەڵ وڵاتی تورکیا بۆ هەناردەکردنی بۆری نەوتی هەرێمی کوردستان کە توانای هەناردەکردنی بۆریەکە 1,600,000 بەرمیلە و هاوکاتی ئەوەش هەناردەکردنی نەوتی کەرکوو بوو لە کێڵگەی بای حەسەن و ئاڤاناوە بۆ وڵاتی تورکیا هەر لە ڕێگەی ئەم بوریەوە. بەڵام لەم قۆناغەیە کۆمەڵە گرفتمان هەیە. گرفتەکانی ئەم قۆناغە ناڕوونێکی زۆر لە گرێبەستەکان بەتایبەتی گرێبەستی 50 ساڵە هەیە. هەر بۆ زانیاریەوە بینەرانی بەڕێز هەتا ئەم ساتەش جگە لە کۆمەڵێک کەسی دیاریکراو گرێبەستی 50 ساڵیان نەبینەوە بە پێوتەی پەرلەمانتاران و چالاکان. هاوکات ڕێگەریکردن لە دامەزراوەکانی چاودەری و پەرلەمان و دەستەی دەستپاکی یەکێک لە ئەو کارانی کە زۆر گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە یاخود ڕخنەی بەردەوام ڕوبەڕوو ئەکرێتەوە لەلایەن میدیا و پارتە سیاسیەکان و پەرلەمانتاران و شەقام ئەوەیە کە ڕێگە بە دامەزراوەکان نادا. هەر بۆ نمونە پەرلەمانی کوردستان ڕێگری لە پەرلەمانتارانە کرێ لێکۆڵەوە لە نەوتکان هەتا ئێستا دیوانی چاودێری دارایی و نەیانتوانیوە ینی لێکۆڵنەوە لە گرێبەستەکان و لە کۆی پرۆسەکان واتە لە کۆی پرۆسەی بەرهەمەوە واتە لە کۆی پرۆسەی گرێبەستەوە تا بەرهەم و تا هەناردەکردن و تا ناردنی بۆ پاڵاوگەکان واتە پاڵاوتنی نەوت
ڕوون نییە ئەم پرۆسەیە چۆن بەڕێوە چێ شەفافەتی تیانە تەنانەت ئەوەی کە زۆر گرنگ بوو لە ماوەیە ئەو بوو کە سندوقی داهاتە نەوتەکان واتە داهاتی نەوت بڕواتە ناو سندوقێکەوە لەم کاتەیانی پەرلەمانیش یاساکەی بۆ دەرکرد بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبوو پێوەی تەنان لە ناو ئەنجومەنی وەزیرانی کۆمەڵی خەڵکی دیاریکراو بە وتەی پەرلەمانتاران و بە واقعیشە بینرێ کار لە سێکتەری نەوتاکەن. گەورەترین کێشەی ئەم قۆناغەوەیە ناڕوونی لە داهاتی نەوت هەیە واتە جگەلەوەی سندوقی داهاتە نەوتیەکان دروست نەکراوە هاوکات ناڕوونیەکی زۆر هەیە لە داهاتی نەوتە. داهاتی نەوتی هەرێمی کوردستان تا لەم قۆناغەیە چۆتە 14 حساب بانکی زۆر جیاوازەوە کۆمەڵ حساب بانکی کە وەزارەتی سامانە سروشتیەکان کاتی خۆی ئاشرایکردن وەزیری دارایی کە لە پشکی بزوتنەوەی گۆڕان بوو باش کە لە پشکی بزوتنەوەی گۆڕان بوو کاتێک چووە تورکیا لە کۆی داهاتینەوە 14 ملیۆن دلار لە حسابەکەی بۆ وەش گومانێکی زۆری بۆ دروستە هەردوایی بووە هۆیەوەی گلەیەکی زۆر تا ئەو کاتێک کە بە جۆر لە جۆرەکان مەحزەری یاخود کۆنووسی ئەنجومەنی نەوتوغازی واژوو نەکرد هەر ئەوەش جۆر لە جۆرەکان کێشمەکێشی خستە ناو ئەنجومەنی وەزیران لە نێوان وەزیری دارایی و وەزیرەکانی تری ناو ئەنجومەنی نەوتوغاز کە پێگاتۆ لە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ وەزیری دارایی واتە ناڕوونی لە داهاتە بە ئێستاشەوە کەس نازانێت داهاتی نەوت کە یەت هەرێمی کوردستان ئەڕواتە بانکی کوردستانەوە کە بانکێکە ینی نزیکە لە سەرۆکی حکوومەتەوە لەگەڵ ئەوەشە ینی دروست نەکرێت سندوقی داهاتی نەوت کە یەکێکە لە گرفتە زۆر سەرەکیەکانی ئەم قۆناغەی ینی داهاتی نەوت دروست نەکردنی ئەم سندوقە وای کرد کە کەس نەزانێت داهاتی نەوت چۆنەوە واتە لەکوێ و چۆنیێت وە چۆن مامەڵەی پێوەکرێ بەڵێ قۆناغی دووەم واتە قۆناغی دوای پەخستنی پەرلەمانی کوردستانە شەفافیت لەم قۆناغەیە زۆر زیاتر ناڕوون بوو جاران ئەگەر پەرلەمانتارانی کوردستان لێکۆڵینەوەیان لە داهاتی نەوت کردایە بەڵام لە دوای ئەم قۆناغەوە دەستوپی پەرلەمانتاران زیاتر کۆتکرا بۆەوەی کە نەتوانن لێکۆڵینەوە لە کارەکانی حکوومەت بە تایبەتی کاری وەزارەتی سامانە سروشتیەکان بکە ئەویش دوای پەخستنی پەرلەمانی کوردستان لە 15 تشرینی دووەمی 2015 لەم قۆناغەدا پرسی نەوت هێندەی تر تووشی ناڕوونیە کاتێک هیچ دامەزراوێکی چاودێری نەما چاودێری پرۆسە نەوتیەکان بکەواتە پەرلەمانی کوردستان کە پەرلەمانتاران لێکۆڵنەوەیان لە دۆسیەکانی نەوتە کرد لە ڕێی زانیاری بۆ نمونە تایبەتی خۆیانەوە نەک ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان زانیاریان بداتێ ئێستا ئەوەش زۆر ئەستەم بووە هاوکات دامەزراوەکانی دەستەی نەزاهەی هەرێمی کوردستان هاوکات دیوانی چاودێری دارایی ڕێگەیان پێنادرێ بچنە ینی ناو پرۆسەکانەوە بەڵام ئێستا دوو کۆمپانیای بواری وردبینی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە 9 ملیۆن دلار گرێبەستی لەگەڵا کردوون هاتوونەتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی وردبینی لە داهاتی نەوتا بکەن بەڵام لە مانگی 11ەوە کە گرێبەستیان لەگەڵا کراوە تا ئێستا هیچ راپۆرتێکی وەزارەتی سامانە سروشتیەکان دەرنەچواتە مانگی 11 وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتی مانگی ئەیلولی دەرکرد بەڵام لە دوای ئەو مانگەواتە لە دوایەت نێو دوو کۆمپانیایەوە هیچ راپۆرتێک دەرنەچووە پێشتر سەرۆکی لیژنەی وزە لە پەرلەمانی کوردستانەوە ئاشکرا کرد کە کێشە لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەم دوو کۆمپانیای هەیە بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ ڕوونکردنەوەیکی لەم بارە نەدا بە ئەچینە سەر گرفتەکانی ئەم قۆناغا دیارە من باسم کرد گرێبەستی جیلۆی کە لە 5 تشرین یەکەمی 2016 بەسراواتە لە 5 مانگی 11 ئەم ساڵ بەسرا ئەم گرێبەستە وەکو گرێبەستەکانی تر زۆر بە ناڕوونی کرا هاوکات بڵاونەکردنەوەی راپۆرت لە مانگی تشرینی ینی شتێکی ینی زۆر سەرنجڕاکێشە بەلای پەرلەمانتاران
بەلای شەقام بەلای میدیاکارانەوە کە لە مانگی 11ەوە تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیکیش نییە بۆچی وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتی مانگانە دەرناکە هەرچەنە ئەو راپۆرتانش کە پێشتر دەرەچوون لەلایەن پەرلەمانتاران و ڕێکخراوەکان و میدیاوە زۆر گومان یاخود جۆرە لە جۆرەکان گومانیان لەسەر بوو کە ئامارەکان ڕاست نین یان گومان لەسەر ناڕاستی ئامارەکانە بوو ڕاستی ئامارەکانە بوو بورن. ئێستا هەرێمی کوردستان ینی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران واتە ئەنجومەنی وەزیران واتە ئەنجومەنی باڵای نەوتوغازی هەرێمی کوردستان کە وەکو پێگاتووە لە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری سامانە سروشتیەکان وەزیری دارایی دەسەڵاتی ڕەهایان بەسەر کەرتی نەوتوغازدا هەیە. هەر لە ماوەیەدا ئێستا هەرێمی کوردستان کار بۆەوەکە پەرە بە بەرهەمی غازی خۆی بدات واتە بۆ هەناردەکردنی غاز لە هەرێمی کوردستان قۆناغیەکەم غاز تەنها بۆ بە بڕی یان یەک وێزگەی کارەبایی غاز بەرهەمێت بەڵام چاڕوانەکرێت بەرهەمی غازی هەرێمی کوردستان لە ساڵانی 2019 و 2020 هەناردەی دەرەوە بکرێت بە تایبەتی زۆر چاوەڕوانەکرێت لە ساڵی 2019 بە بڕی 55 ملیۆن ساڵی 2019 بە بڕی 55 ملیۆن پێ بەرمیل 55 ملیۆن پێ غازی سروشتی هەناردەی دەرەوە بکرێت ئەم بڕە بەرزە بێتەوە بۆ 200,000 بەرمیل و قسەر زۆر لەسەرەوە هەیە کە هێڵی تورکش ستریم کە لە نێوان رووسیا و لە نێوان تورکایە هەیە یارمەتیدەرەی ینی غازی هەرێمی کوردستان یارمەتیدەرێکی باش بێت بۆ ینی گواستنەوەی ینی بەشداریکردن لەم هێڵەیە بۆ ئەوەی غازی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێت بە تایبەتی هەناردەی ئەوروپا بکرێت لەم ڕێگەیە و ئەوروپاش چاوی لەسەر ئەم پرسە هەیە و پێشتریش لە چەندین کۆبوونەوەی باس کراوە و هاوکات لەم قۆناغەشە بە هەمان شێوە داهات ناڕوونیەکی زۆر زۆری پێوە دیارە و داهاتی هەرێمی کوردستان لەم قۆناغەشە ئاشکرا نەکراوە ناوبڕێک وەرەگرین و پاشان دەینەوە خزمەتە. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر پرسی نەوت و دوامین پەرستەرنەکانی مەسەلەی شەفافیەتی نەوت لە هەرێمی کوردستانە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ جەودە سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانم کردووە هەرچەندە بڕیار بوو لێرە ئامادە بێت بەڵام دیارە بۆی کێشەیەکە نەیتوانی و لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمانەیە. بەڕێز دکتۆر شێرکۆ خۆشحاڵم لەگەڵ مای. ئێوە زانیاریتان چییە ئێستا لەسەر داهاتی نەوتی هەرێمی کوردستان و هاوکات پرۆسەکانی بەرهەمێنان و هاوکات کۆی پرۆسەکانی تری نەوت لە هەرێمی کوردستانە هیچ زانیاریەکتان هەیە؟ بنای خۆی گەورە و مهرەبان سڵاو لە جەناب لە بینەرانی کەناڵی خۆشەویستی پێیام بەداوا لێبردنەوە لەبەر ئابەستێک لەبەر کۆنترۆلی سەمازی نەتوانی ئامادە بم سەرکەوتوبی بەڵام هەر سوور بووم لەوەی کە بەشداری بکەم. زۆر سپاس. ئەو زانیاریانی کە جەنابت نمایش کرد هەمووی زانیاری دروستن و بەحقیقت زۆر وزراوە و زۆر مالوت لەسەر پرۆسەی نەوت و ئیدارەی مەلەفی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە و تەنانەت ئێمە ئەو زانیاریانەمان گەیاندۆتە ئاشتی دەولی و لە ڕێگا و لە دەستگای نێودەوڵەتی نەماوەکە ئەمی پێ نەگەینین و محاکم و داواکاری گشتی و مؤسساتی معنی لە هەرێمی کوردستانە هەموو ئاگادارکراون لە ئەو سەرپێچیە نایاسایانی کە کراوە لە ئەم سێکتەرەیە. لەبەرەوە بڵێ مەسلەی سیستمی
وإداري ملفي نوتوغاز خلالي هيكلي سيستماتيشي جوريتيا هر بريتينيا لو يكبوري نوتان هذا بنكو لسيستمي إدارة كيا خلال هي كبروسي تكريك وردونية سيوتي بسلسلية تاشو هي كيسي جورا ما بغزكان من يا وكاري بشتكي بالعرفية إدارة كان وهيك إجراءات ياساية في يسي برامر بكري ومقوم داوي دەستەکان کێشانەوە زۆر باش کاکتۆر پێم خۆشە ینی بپرسم بۆچی وەزارەتی سامانە سروشتیەکان ینی ئەوەی ئێوە زانیاریتان هەیە راپۆرت دەرناکەوەتە لە مانگی 11 راپۆرتی دەرنەکردو ڕاپۆرتی هەناردەکردن و داهات دیارە ئەو پرسیارە ئەبێت لەوان بکرێت چونکە ئەوەی ئێوە زانیاریتان هەیە کە بڵاوی ئەکردەوە پێشتر راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان وردبینی نەکراو بوو يعني رابطتي مكمان أبيكرا ونبو بشواز سيستماتيكي وردبيني ودنياي بو دروس كرابيتو درنجام أولاسيش مكماني بيهده دواتر أو بو قريبستي كان كرد لقاو كومباناي ديلويدو هاي مانجي ديا وأبوايا رابطتي يكميان لسر مانجي ينضي سينو أريني كردستان دربت الدايا أوكين زمان نتائسا هيشيان ديارنيا بەدڵنیاییەوە هۆکاری سەرەکی بڕای من پێویستی بۆ هەیە کە راپۆرتەکانی ئایوای و دیلۆیت کەم و کورتیان گرتووە و ئەو کەم و کورتیانیان نایانەوێت ڕابگەێنرێ بۆ ڕای گشتی و وەزارەتی سامانە سروشتیەکان کاکتۆر تۆ هیچ زانیاریەکە دەی لەسەر کەم و کورتیەکان چین و چۆنن بەپێ ئەو زانیارانەی کە لە لای منە مخصوصاً پەیوەندی بەکاری پاڵاوەکانەوە هەیە هەندێکی پەیوەندی بە هەناردەکردن و فرۆشتنەوە هەیە بەڵام لە هەموو حاڵەتێکە تەفاصیلەکەی لە لای ئێمە نییە لەبەرەوەی کە ئەو مەدەفێکی داخلەوە و هەموو لایەکیان ڕاست پاردووە کە بە هیچ شێوەیەک زانیاری نەدرێت بە کەس غێنیتان باش کاکتۆر بۆچی دوای هاتنی ئێرنست و دیلۆید ینی پرسینە و زۆر ینی ناڕوونتر بوو لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی دابوو لەم ڕێگایەوە ینی جۆرە لە جۆرەکان ینی شەفافیت دروستکە لە کەرتی نەوت و غاز وەکو ئەرزم کرد لەبەر دەرکەوتنی کەم و کورتی لەبەرەوەی کە ئەو کۆمپانیا تەسبیقیانە کە پرۆفێسناڵن و ئەزمونێکی زۆریان هەیە لەو وارەیە گەست و سێبینیش هەبێت لەسەر کارەکانیان بەڵام بەراوسایی ئەەکەن بە تایبەتی گرێبەستەکان ئەوەی تایە کە ئەبێ لە بەرهەمی نەوتیەوە دەست پێ بکە واتا لە کێڵگەکانەوە لە ئەرزەوە دەست پێ بکە نەکە تاغەز بێت لەبەرەوە بەدڵنیاییەوە کەم و کورتی تێبینیەکان ڕێگرن کە کەشفراوە ڕێگرن داوای کە راپۆرتان زۆر باش کاکتۆر بۆچی ینی هیچ ینی هەستەکەم ینی وەکو لیژنەی سامانە سروشتیەکان تەنانەت پەرلەمانتاران جوڵەیەکی زۆر ینی بارستان نەما وەکو جاران یا جوڵەتان زۆر کەم بووەتەوە یا جۆرە لە جۆرەکان چالاکیتان زۆر کەم بووەتەوە بە تایبەتی لە بابەتی شەفافیەتی پرسی نەوت بەزەگە بە کورتی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم بەڵێ مەسەلەی چالاکی بەردەوامە و ئێمە لە هەموو دەرگاکانمان ناو هەموو شارەکان سلوکین دەکردومانە بەڵام خۆناغبەندی هەیە ئەمە پێمان وایە کە تەواوی خەڵک ئێستا ئاشنا بووە بە گرفتەکانی سەرکەری نەوت و بە جەنگەڵەکانی سەرکەری نەوت و بەردەوامە ئێمە نەوەستاوین ئەمێنێتەوە سەر ئەوەی کە شێوازی خەبات و شێوازی بەرەنگاربوونەوە کۆمەدان لە دەرخستی ڕاستیەکان و لە ڕاستکردنەوەی هەڵکردن بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان لە قەناغێکە بۆ قەناغێکی تر ئەگۆڕێ بەڵام بەردەوامی من کۆڵمان نەداوە و ئەوە ئەشی کەشانمانە و ئەبێ هەر بەردەوام بێت سەرکەوتوبوون بەڕێز دکتۆر شێرکۆ جۆدە سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان زۆر سپاس کە لە ڕێی تەلەفۆن لەگەڵ من بووی پاش ناوبڕێک دێنەوە لاتر ئەمساڵ چاوەڕوانەکرێت دۆخی یابووری هەرێمی کوردستان خێرایەک بەخۆیەوە ببینێ یان تەوشمێکی خێراتر لە چاو ساڵی 2016 بەخۆیەوە ببینێ لە کاتێکا نرخی نەوت بە شێوەیەکی گشتی لە ئاستی نێوان 50 بۆ 60 دۆلاردا وەساوە بۆ هەرێمی کوردستان تا ڕادێک نرخێکی زۆر باشترە لە چاو ساڵی 2016 و ساڵی 2015 هاوکات لە ڕێی سیاسەتی دەستکردنەوە واتە تەقەشفەوە هەرێمی کوردستان توانوێتی کورتێنانی بودجەی کەم بکاتەوە هەرچەندە ئەم
سیستەمە زۆر ڕەخنەی لێگرێ بە تایبەتی لەلایەن فەرمان بەرانەوە چونکە ئەم سیستەمە بووەتە هۆیەوەی کە موچەی فەرمانبەران تا هەستێکی زۆر خراپ دابەزێمە کۆمەڵی گزانیاریتان پێشکەشەکەین لەو بارەیەوە زۆر باشە. ئەم ساڵ کۆی گشتی بودجێی هەرێمی کوردستان 5 ملیار و 4 ملیۆن دۆلار بوواتە پێش قەیرانی دارایی بودجێی هەرێمی کوردستان خۆی لە 12 بۆ 14 تریلیۆن دینارەدا بەڵام ئەم ساڵ بودجەکە بە شێوەیەکی زۆر دابەزیەوە بۆی هەرێمی کوردستان خۆی نەوتی هەناردە کردووە یان بەهۆیەوەی هەرێمی کوردستان پشتی بەسەر چاوە دارایەکانی خۆی بەسووە. خەرجی هەرێمی کوردستان 5.5 ملیار دلار بوو واتە 5 ملیار و 5 ملیۆن دلار بووە خەرجیەکانمان دیارە لە کۆی گشتی بودجەکەمان زیاترە ئەوەش واکات کە کورتێنانی بودجە لە هەرێمی کوردستانە هەبێ. کوردێنانی بودجە لە هەرێمی کوردستانە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر خەیاڵی بوو بەڵام ئێستا کوردێنان 1 ملیار دلار واتە بۆ ساڵی 2016 ساڵی ڕابردوو بە پێی وتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دابەزیوە بۆ 1 ملیار دلار. هەرێمی کوردستان سەرچاوەی داهاتی دوو سەرچاوەیە. سەرچاوەی سەرەکی هەرێمی کوردستان نەوتە واتە لە 180 داهاتی هەرێمی کوردستان پشتبەستووە لە نەوت واتە ئەو 5 ملیار دۆلارە لە 180 لە نەوتەوە هاتووە وە لە 120 تریشی لە سەرچاوەکانی تر بۆ داهاتی خاڵە سنووریەکان داهاتی گومرک و ئەو پارانەی کە لە وەزارەتەکان وەکو ڕسومات وە باش وەرئەگیرێت و هەروەها یەکێکتر لە سەرچاوە زۆر گرنگەکان سەرچاوەی کشت و کاڵیە واتە بەشێکی ئەم داهاتە لە 120 لە داهاتی کشت و کاڵەوە هاتووە. بەڵێ پێشبینیەکان بۆ 2017 پێشبینی گەشتبینانن واتە چاوەڕوانەکرێت ساڵی 2017 هەرێمی کوردستان تەوژمێکی باش ڕووی تێبکە واتە ئەو تەوژمەی ڕووی تێکە ڕەنگە تا ڕادەیەک گەشتبینانە و دڵخۆشکەر بێ چونکە خەرجکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە 10 ملیۆن دلار خەرج بکات بۆ بەڵێندەران کە بەڵێندەران و پارەیانەوە کرد دیارە بەشێک لە پرۆژەکان دووبارە ینی ئەکەونەوە سەر پێی خۆیان ئەمە ژواکە ینی بەشێک لە کرێکاران بچنەوە سەرکارەکانیان بەشێک لەو پیشەوەرانی بۆ نمونە ئەندازیاران کاری باشتریان دەستکەوێ ئەمە ژواکە جوڵەیەکی بۆ نمونە تر لە ناو بازاڕی هەرێمی کوردستانە دروزە بێ یاخود تەوژمێکی باشترەدا بە گەڕی ئیقتصادی لە هەرێمی کوردستانە گەڕی ئابووری لە هەرێمی کوردستانە هاوکات چاوەڕوانەکریان پێشبینیەکرێ بەکەمکردنەوەی ڕێژەی پاشکەوتی موچاویش دوو ئەگەرە لە بەرنامەکانی پێشوە باسمان کرد وە هاوکاتی ئەوەش زیاتر بوونی هەلیکار و کارکردنی کۆمپانیەکان ئەگەری هەیە ساڵی 2017 هەلیکار زیاتر بێت چونکە بەپێی قسەی بەرپرسانی حکوومەت لە وەزارەتی سامان سروشتیەکان بێ ئەمساڵ کۆمەڵی کۆمپانیای نەوتی تریانە هەرێمی کوردستانەوە لەگەڵەوە شاڕوانەکرێ بەهۆی لاچوونی تەمی داعش لەسەر هەرێمی کوردستانە بەشێک لە سەرمایەداران پارەکانیان بێنەوە ناو هەرێمی کوردستان بەڵێ لەسەرەوە پرسە بەڵێ لەسەرەوە پرسە بەڕێز دیارە ینی ئەم پرسە پرسێکی گشتیە لە هەرێمی کوردستانە و مەسەلەی زیاتربوونی هەلیکار کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی ئابووری هەرێمی کوردستانەوە هەیە ئەمە بڕگە و دیارەمە بڕگە و بابەتە ئاوریەکانی ئەم هەفتەیەشمان بوون تا هەفتەیەکتر خواتان لەگەڵ و کوردستان ئاوادان بێت.